تکایە بەڕێزان ئەگەر گوێتان لە دەنگمە ئاگادارم بکەن بەوەی کە لە کۆمنت بنووسن دەنگم ئەبیسترێ تاوەکو دەست پێ بکەین. بەڵێ ئازیزان، ئێستا منەمێ بە کورتی باز لە بابەتێکی گرنگ بکەم کە ئایندەی زۆر کەسی پێوە بەندە. پێچێت تەنها ئەوانە نەبێت کە پۆلی 12یان تەواو کردووە، پێچێ تۆ ئێستاکە لە قۆناغی چوارەم بیت یان زانکۆشت تەواو کردبێ و بیرت لای ئەوە بێ ڕۆژێک بڕۆی بۆ خوێندنی بۆ نمونە دیپلۆمی باڵا یان خوێندنی ماستەر. بۆ پێچێ ئەم بابەتی من ئەمڕۆ باسیەکەم بە سوودی ئێوەش تەواو ببێ. هەروەها پێچێ کەسانێکیش کە ئێستاکە پۆلی هێشتا لە دواناوەندی ئەخوێنن، ئەگەر گوێبیستی ئەم بابەتە ببن یارمەتی دەریانە بێت تاوەکو تێگەشتێکی باشیان لە دنیای ئەکادیمی هەبێت. ئازیزان، ئەوەی گرنگە تۆ قۆناغێکی سەختت بڕیوە کە پۆلی 12 واتە تۆ 12 ساڵی خوێندنت کۆتایی پێهێناوە، ئەوەی کە ماوە 4 ساڵە. ئەگەر زانکۆ بێ و ئەگەر پەیمانگاش بێت 2 ساڵە، واتە ئەگەر بەراوردیکەی تۆ زۆرێکت تێپەڕاندووە و زۆر کەمت ماوە، بەڵام ئەم کەمە زۆر کاریگەری هەیە لەسەر ئایندەی تۆ، چوەکو هەلی کار، چوەکو خوێندن. جا فاشیلەکان زۆر جار بیانووی ئەوەیەنەوە کە لە بەشێکی خراپ وەرگیراوم یان لە شارێکی خراپ وەرگیراوم یان بۆ نمونە وەزع وا خراپە و ئەمەیە ئەوەیە. منەمێ پێتان بڵێم کە لە هەر شوێنێک وەرگیراوی، لە هەر کۆلێژێک وەرگیراوی، لە هەر شارێک وەرگیراوی، دڵنیابە دوای تەواوکردنی خوێندنەکەت گرنگ نییە. واتە ئێستا چۆن بۆ کەسێک کە چووەتە زانکۆ هیچ گرنگ نییە ئایا ئەدەبی بووە یان عیلمی، ئەدەبی واتە وێژەی خوێندووە یا زانستی خوێندووە، دڵنیابن دوای تەواوکردنی زانکۆش گرنگ نییە کە لەکوێ زانکۆ تەواو کردووە، لە چ زانکۆیەک خوێندووتە و لە چ شارێک خوێندووتە. ئەوەی زۆر گرنگە نومرەکانی تۆیە. واتە پاش تەواوکردنی زانکۆ کاتێک کە تۆ ئەگەر بیرت لای ئەوە بوو لە شوێنێک کار بکەی یان سیڤیەکت لێ وەرەگرن و چاوپێکەوتنێکە لەگەڵاکەن، سیڤی و چاوپێکەوتنەکە بە کۆمپانیاکەی ئەسەلمێنێک کە تۆ کەسێکی گونجاویان نەک ئەوەی تۆ بەس بڵێ من فڵانم تەواو کردووە، ئیتر ئەوان پێت بڵێن بەخێر بەی سەرچاو، و ئەگەر بڵێ من فڵان شوێنم وەرگرتووە ئەوان وەرنەگرن. بەنسبەت خوێندنی ئەکادیمیش و بەردەوامبوونیش، بۆ نمونە تۆ سبەی بچی لە ماستەر لە وڵاتێکی پێشکەوتوو بخوێنی، دڵنیا بە بەلایەنەوە گرنگ نییە تۆ زانکۆی سەلاحەدینت تەواو کردووە یان سلێمانی، جیهان، هەڵەبجە، چەمچەماڵ، کەلار، هیچ بەلای ئەوانەوە گرنگ نییە. دهۆک واتە گرنگ نییە بۆ ئەوان تۆ لە بابل خوێندووتەکە یەکێکە لە هەرە باشترین زانکۆکانی عێراق یان هەندێک لە زانکۆکانی خۆمان کە خراپترینەکانن، بە ئەوان تەماشای نومرەکانی تۆ ئەەکەن. ئەکرێ کەسێک لە شارێکی زۆر کەنار لە زانکۆیە کە ئاستەکەشی نزمە تەخەڕوجی کردبێ، بەڵام خۆی عیلمێکی باشی پێبێ و نومرەیەکی بەرزی بەدەستێنابێ، و دڵنیا بن عاقبەتیش ئەوە گرنگە. جا هیچ کات بێتاقەت مەبە بەوەی لەکوێ وەرگیراوی، واتە لە شارێ وەرگیراوی. جا ئێستا باسی ئەوەش دەکەم، ئایا خودی ئەو کۆلێجەی تۆ وەرگیراوی جیاوازی لەگەڵ کۆلێژێکی کات چییە؟ ئێستا بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەگەر تۆ لە کۆلێژە پزیشکیەکان وەرگیراوی، هەر چۆنێک تەواویکەی احتیمالی زۆرە هەلی کارت بۆ دەستەبەر ببێ، بەڵام ناشزانین ئایا تا 6 ساڵی کەش وا ئەبێیان نا، بەڵام بە احتیمالێکی زۆر لە هەر کۆلێژێکی لە هەر پەیمانگایەکی پزیشکی تەندروستی تەواوی بکەی پێچێ کارت دەستکەوێت، چونکە هەم کارتی حکومی و هەم کارتی تایبەت، بەتایبەتی کارتی حکوومەت هێشتا هەر پێویستێکی زۆری پێی هەیە. لەوە دەرچوویت
لەوە دەرچویت کۆمەڵە شتیکە گرنگە، واتە فیزیا تەواوەکەی، کیمیا تەواوەکەی، ئەدەبی کوردی تەواوەکەی، یان بەشێکی هەندەسە تەواوەکەی زۆر گرنگ نییە، فەرق ناکات تۆ ئەم بەشە تەواو کردووە ئەو بەشە تەواو کردووە، یان وەکو زۆرینە هەلی خوێندنت نابێ، هەلی کاریشت نابێ، یا وەکو هەندێک هەر بەشێکە تەواو کردبێت جێخۆتەگری. ڕێژەیەکی کەم هەن، ئەمانە خاوەنی کەسوکارێکی زۆر بەدەسەڵاتن یا زۆر دەوڵەمەندن، ئەمانە زۆر کێشیان نییە، هەر بەشێ تەواو بکەن سبەی کەسوکارەکەیان، پارەکانی باوکو باپیریان فریان بەوە چێ بکەوێ، یان دەسەڵاتێکی سیاسی فریان بکەوێ، حیزبێ فریان بکەوێ، بەڵام ئەمانە ڕێژەیەکی کەمن و مەرج نییە ئەمانە بەم شێوازە سەرکەوتووە بن، ئیتر بەڕاستی مرۆڤی سەرکەوتوو بن وەسبەی عالم و زیرێکشان لێ دەرچێت. نەخێر، ڕێژەیەک خەڵکی لێهاتوو کە خۆی سەرکەوتنەکانی خۆی تۆمارەکە، ئەم ڕێژەیە تۆ ئەبێ هەوڵبەی یەکێک بی لەو کەسانە، کەواتە کەمینەیەک هەن ئەمانە بۆیان هەڵەکەوێت، زۆرینەیەکیش خەتابار خۆیانن، نەیانتوانیوە کە تۆ لەو کەسانە نیت کە واستەت بۆ بکرێ، پارەت بۆ سەرف بکرێت، دەعم بکری، ئێبێ لەو کەسانە بی کە خۆت شایەن بی، خۆت هەلەکانی خۆت بەدەست بێنی. جا بەڕێزان هیوا هەیە زۆر زیرەکە، زانکۆی تەواو کردووە، لەوە چێ بەشێکی باشی تەواو کردبێ، ئێستا کە هەری کاری نەبێت، منەمەوێ یا هەری خوێندنی نەبێت، منەمەوێ پێت بڵێم چی بکەیت، واتە من زانیاریەک بم بە تۆ تا تۆ بتوانی زانکۆ بەو ئاراستەیە تەواو بکەیت، کە لە دوای تەواوکردنی زانکۆ یا پێش تەواوکردنی زانکۆش تۆ هەلی کارت هەبێ و هەلی خوێندنی باشت هەبێت، واتە بتوانی لەم قۆناغا نەبی بە یەکێک لەو زۆرینەی کە زانکۆ تەواوەکە دوایی نازانێت چی بکە، دوایی نە ئیشی هەیە، نە خوێندنی تری هەیە، نە دڵتەنگە، ناڕازیە. من ئەم لایفم بۆ ئەوەیە تۆ نەبی بە یەکێک لەوە، قسەکە لەسەر ئەوەی ئەی چی بکەین بۆ ئەوی نەبین بە یەکێک لەوە. تۆ پێویستە یەکەم کاتێککە ئەچی ئەخوێنی، پێویستە بزانی خوێندن، واتە خوێندنی ئەکادیمی کۆمەڵە لێهاتوویی هەیە، تۆ چۆن گرنگی بەم لێهاتوویانایی، و ژیانی واقعی پێویستی بە کۆمەڵە لێهاتوویی هەیە، تۆ چۆن ئەو لێهاتوویانە بەدەستێنیت، و دڵنیاتانەکەمەوە 4 ساڵ زۆرە، 4 ساڵ کەم نییە، تەنانەت 2 ساڵی پەیمانگاش زۆر گونجاوە، واتە 2 ساڵی پەیمانگاش کەم نییە کە تۆ لە دوای تەواوکردنی 2 ساڵی پەیمانگا ئیشی باشت دەستکەوێت یا جارێکی تر هەلی خوێندنت بۆ هەڵکەوێت. دڵنیا بن 2 ساڵ زۆر گونجاوە تا تۆ خۆت بنیاد بنی و ئەگەر ئەم ڕێنمایانەی من جێبەجێ بکەی بگەیتە ئامانجێکی گەورە. سەرەتا وەکوتم گرنگ نییە ئێستا لە چ کۆلێژێ وەرگیراوی و لە چ شارە وەرگیراوی، جوان گوێ لە من بگرە، من زۆر دڵسۆزانەمێ بە تۆ بڵێم گرنگ نمرەکانتە و گرنگ شارەزایی تۆیە. لەوە چێ کەسانێ ببینی نمرەیەکی باشیان هێنابێ یان شارەزاییکی باشیان هەبێ و ئەمانە گیریان خواردبێ، ئەمانە هۆکاریان هەیە، واتە ئەمانە هێشتا لێهاتووی ئەکادیمیەکانیان جوان بەرجەستە نەبووتیانە. ئەگینا ئەگەر تۆ لێهاتوویە ئەکادیمیەکانت یا بەرجەستە ببێ، هەموو کەسێ پێی خۆشە تۆ کار بکەیت، کاری لەگەڵ بکەیت، بۆی کار بکەیت و یان ببیتە خاوەنکاری. جا پێویستە بزانین لێهاتووی ئەکادیمی چیە. بەداخەوە ئەچیتە زانکۆ پێت ناڵێن، من بۆیە ئێستا ئەم لایڤەکەم، من ئەگەر بزانم ئەو قسانی من بۆ تۆ یەکەم کەسێکی کە بە دڵنیایی بۆتەکە، دڵنیا من بە پێویستی نازانم ئەو کاتە ئەم لایڤە بکەم، بۆیە زۆر بەجددی گوێ بگرم. گرنگ نمرەکانتە، ئەمە لەبیر نەچێت، گرنگ
نمرەکانتە، واتە تۆ هەوڵ بەی زانکۆ تەواوکەی بە پلەی نایاب یا پلەی زۆر باشە. هەرگیز بەوە مەخەڵەتێ بڵێ ئەم کۆلێژەی ئێمە قورسە و زۆربەی هەر لە شەستەکانە هێنێ و ئەوانە، بەوە مەخەڵەتێ. نەخێر، تۆ ئەتوانی لە کوردستانەوە لەسەر پرۆگرامی پێشکەوتووترین وڵات دیراسە بکەی. دڵنیا بە من خۆم لە کوردستان بووم، بەردەوام سێرچم کردووە بۆ زۆرێک لەو بابەتانەی کە خوێندوومە، پێشکەوتووترین زانیاریەکانم وەرگرتووە، ئیسفادەم لێ کردووە. وە کاتێکیش کە هاتووم بۆ ئەوروپا خوێندوومە، بۆم دەرکەوتووە کە من شتێکی باشم خوێندووە، هەرگیز ناڕازی نیم. بەڵام پێ ئەچێ خەڵکانێکی تر هەبوو بن تەنانەت نەیانزانی بێ ناوی زانستەکە یعنی چی. دەریش چووە خۆ دەرچوون ئاسانە بەڕێزان، ئەوە تا ئێستاکەیەوە کە گوێ لە من ئەگرن چەندین قۆناغی خوێندنتان تەواو کردووە. دەرچوون ئەکرێت، بەڵام ئایا هەموو دەرچوونێکو یەک وایە؟ ئەڵێ بە نەخوێنەوارێکیان وت ئەلیف چۆنە؟ چەند نوقتەی هەیە؟ وتی ئەلف تا ئەلف کەوتووە. جارێ ئەمە هەر ئەلیف بە حرف تێگەشت، وای زانی هەموو ئەمانە ئەلیف. جا هەندێک نەخوێنەواریش پێیان وایە زانکۆ زانکۆیە، کۆلێژ کۆلێژە، نەخێوانیە. تۆ پێویستە بزانی ئەم بەشەی کە تەواویەکەی ئایا گرنگە یان نا، تۆ ئایا گرنگی یان نا، تۆ ئایا خاوەنی کەفاءە لێ هاتوویت یان نا. جا وەکوتم گرنگ نمرەکانت لەگەڵ خوێندنی زانکۆ تۆ پێویستە دوو لێ هاتووی شارەزایی بەدەست بهێنیت. ئەگەر ئەم دوانە بەدەست نەهێنی بەڕای من گرنگ نییە چ بەشێکە تەواو کردووە، چونکە هەموو هێروەکو یەک تۆ ڕوبەڕووی واقع ئەگەبیتەوە کە کەس پێویستی پێت نییە. یەکێک لەوانە شارەزایی زمانی ئینگلیزی. مەڵێ من لە ئەدەبی کوردی لە کوردی وەرگیراوم، بەڵێ ئەکرێ لە کوردی وەرگیرابی و خۆت فێری ئینگلیزی بکەی. ئەکرێ لە کیمیا فیزیا ئەوانە پرۆگرامیان ئینگلیزیە، بەڵام خۆ سەدان نەفەر ئەوانەی تەواو کوردی ئینگلیزی نازانێت، کەواتە تۆ ئەبێ هەوڵ بەی فێری ئینگلیزی ببیت. ئینگلیزی زانین ئەگەر بیکەی بە هیوایەت چێژی لێ وەرەگری وە زۆریش خۆشە. تۆ خوێندکارێکی مەرحەلە سەی زانکۆ بیت، هاوینەکەی لە ماڵەوە دائەنیشی تەماشای چەند درامایەکی ئینگلیزیەکی تو لێیان تێگەیت، ئەمە بۆ تۆ ئەو هاوینە ئیسراحەتێک بە تۆیە، با بێکاری بێ، با فەقیری بێ، با هەزار وێک بەدبەخت بێ. من هاوڕێکم ئێستاکە خەریکە خوێندنی دکتۆراتی تەواو بکە لە خراپترین کاتەکانی هەرێمی کوردستانە کە ڕەفیقم بوو، وتی من هەتا ئەو قاموسی ئۆکسفۆردە، ئەو کاتە ئۆکسفۆردی ئەو کاتە 63,000 کەلیمەی تیا بوو، هەتا ئەو ئۆکسفۆردە وشەی تیا بێ من نەیزانم بێ ئەمەل نام. لە کاتێکە لە پەیمانگا بەیەکەوە بووین، ئەوە قسەی بوو. ئێستا ئاخر قۆناغی دکتۆرا تەواوکات. زۆر گرنگە تۆ ئابیرکەیتەوە، هێشتا ئەمە گرانیە، فەقیریە، لە شارێکی کەیە خوێندنێکی ئاست خراپە خوێنێ، بەڵام بەو هیممەتەوە ئەژی، بەڵێ ئایندەکەی دیارە، ئەر ئەو ڕۆژە ئایندەکەی دیارە. جا گرنگ ئەوەیە کە تۆ ئەچیتە زانکۆ بەرنامەیەکی باشت هەبێ کە ئینگلیزیەکی باش فێر ببیت. بەڕێزان، فێربوونی زمان هیوایەتە، هەیە 20 زمانە زانێ. ئێخۆمە بۆ هەر لێکیان 4 ساڵ نەیخوێندووە، مەرج نییە یەکێکە چێ بۆ بەشی ئینگلیزی تۆچی بۆ بەشی کوردی و پێش تۆ فێری زمان بێت. نەخێر، تۆ ساڵێک بە گوێمان بکە بە جددی بە هیوایەت خەریکی ئینگلیزی بە، ساڵەکەی تر تۆ توانی سەعیش بۆ بکەی. لەبەرەوە زمان زانین بەڕێزان جیاوازە لە عیلمی زمانەکە، واتە کەسێکە لە بەشی ئینگلیزی وەرگیراوە خۆ لەوێ هەر فێری ناکەن کتێب بخوێنێتەوە تێبگا و قسە بکا بە ئینگلیزیەوەن، لەوێ ئەدەبی کوردی ئەخوێنێ، بەڵام ئەدەبی ئینگلیزی ئەخوێنێ، لەوێ داڕشتنی ئینگلیزی ئەخوێنێ، لەوێ
بۆ نمونە زانستی فۆنۆلۆجی ئەخوێنێ لەوێ گرامەرە خوێنێ و کاتێکی زۆر خەریکی علمی زمانەکە نەک خەریکی زمانەکە بێ بۆیە تۆ ئەکرێ لە بەشی کوردی وەرگیراوی فێری زمانی ئینگلیزی ببی و من خەڵکە ناسم مامۆستای کوردی ئینگلیزیی باشیە زانی تەنانەت لە مەکتەبی ئینگلیزی شێوتەوە. جا شارەزایی دووەم کە زۆر زۆر گرنگە و تۆ لە دوای پۆلی 12 پێویستە گرنگی پێبەی کۆمپیوتەرە. کۆمپیوتەر تەنها ئەوە نییە فێری تۆزێ ویندۆز ببیەوەوانە، هەم ئینگلیزیش و هەم کۆمپیوتەریش لە ئاستە نزمەکە پێویست نییە، لە ئاستە بەرزەکە پێویستە. واتە ڕۆژی چەند ساڵانە لەمەوبەر بوو یەکێ وتی وەڵای ئێستا ئەو ئینگلیزیش ئەو گرنگیەی نەماوە، بۆ نمونە ئەوە تا خەڵکی ژێ ئینگلیزیە زانێت ئیشی دەست ناکێ. وتی ئایا ئەو کەسەی تۆڵی ئینگلیزیە زانێ ئەتوانێ ببێ بە وەرگێڕی وەزیرێک؟ ناخێت. ئێگەر بتوانێت بێ بە وەرگێڕی وەزیرێک با دڵنیایی کاری دەسەکە. کەواتە ئینگلیزی زانین و کۆمپیوتەر زۆر زۆر گرنگە کە تۆ فێریان ببی و بە هیوایەت خەریکیان بی، بە حەزی خۆت خەریک بی و دانەبڕی و هەوڵبی خۆت فێری پرۆگرامێکی باش بی. اینجا ئەمانە خۆشبەختانە لە یوتیوبەوە ئەتوانی پەری پێبەی، ئەتوانی بەشداری کۆرس بکەی بە ئۆنلاین، ئەتوانی بچی لە سەنتەر و پەیمانگاکان بەشداری کۆرس و دەورات بکەی، ئەتوانی بە ڕەفیقێکت پێ بڵێ دەرسم پێ بڵێ، ئەتوانی بە محازیرێک بڵێ بن پارە تێمێ یا ئیشێکی بۆ ئەەکەم وەرە ئەوم پێ بڵێ ئەوم فێرکە. و خەڵکیی زۆریش هەیە کە ئامادەیە بۆ نمونە کەسێکە لە بەشی ئینگلیزیە خوێنێ مەرحەلە 3 مەرحەلە 4 ئینگلیزیەکەی زۆر باشە، پێ ئەچێ لە داخلی لەگەڵ تۆ بێ و تۆ بتوانی بڵێ من محازەرە بۆ سەرفەکەم عەزیەت کێشە 50 سەعات دەرسم پێ بڵێ، قازانجیش و قازانجی تۆشە. لەبەرەوە تۆ ئەتوانی بە پارەیەکی کەم هەم شارەزایی لە کۆمپیوتەرە باشکە هەم ئینگلیزی. اینجا خۆش لەوایە هەتا باش ببی باشتر بوارێ بۆ ڕاستیەواتە یەک تۆز ئینگلیزیەکەت باشتر کە تۆ ئەتوانی لە باری کۆمپیوتەر زۆر پێشکەوی، لە باری فێربوونی ئینگلیزیەکەش زۆر پێشکەوی. کەواتە لە هەر شوێنێ وەرگیراوی طبعا هەتا شوێنەکە دوور بێ، هەتا شوێنەکە ناخۆش بێ، پێچێت لە ڕووی ئەکادیمیەوە قازانجێت. تۆ بچی بۆ شوێنێ هەموو ڕۆژێ تەلەبەکان با بڵێن بچین بۆ ئەم پارک و بچین بۆ ئەو سەیرانگا و بچین بۆ بازار بۆ فلان شوێن بۆ پیاسەکردن و بچین بۆ فلان کافتریا، ئەمە ڕێگریەکی زیاترە وەک لەوەی کە لە شوێنێ وەرگیری هیچ شوێنێکی نەبێ دائەنیشی خەریکی مطالعەی خۆت دەبێت. ئەوەی کە زۆر گرنگە بیری لێکەیتەوە چی بکەی کە تەبیعەتت خۆش بێ، دڵنیا بە ئایندە خۆشبەختی بۆ ئەو کەسەیە کە تەبیعەتی خۆش، فێری سەبر بووە، فێری ڕووخۆشی بووە. مەسەڵەن تۆ لە داخلی فێرەبی سەبرە هەبێت، لە داخلی فێرەبی تەحەمولی خەڵکی جیاواز بوو، فێرەبی خۆت ئیشەکانی خۆت خۆت قاپەکانش تۆ چێش لێنی. ئەمانە ئاوە بە سادەیی سەیری مەکە، ئەمانە گرنگن. هیوا هەیە چێ بۆ سەفەر پشتێوی نەما خەوی لێ ناکرێت، هەر بەڕاست. لەبەرەوە تۆ لەوێ قۆناغی دەبڕی، قۆناغی کامەڵبوون و پشت بە خۆبەستنە. جا ئەمەش تاقیکردنەوەیەک. سبەی کاتێکە لە شوێنە ئەتەوێ ئیشکە یا سبەی کاتێکە ئەتەوێ هاوسەرگیری بکەی ئەچن ئەپرسن لەو کەسانی کە لەگەڵە بوون کەسێکی چۆن بوو. ئێستا گاڵتەت لێ، بەڵام ئەو کاتە ئەزانی چپەنێکیاوە کاتێک کە تۆ ڕەفتارەکانە زۆر ناشرین بوون، کاتێک کە تۆ کەسێکی نەگونجاو بووی، کاتێک کەسێکی بغزن بووی، هەموو شتێک گرتە دڵ لەسەر هەموو شتێک کرد بە شەڕ و تۆ ئەو جۆرە ئینسانە بوویت کە هەر خەریکی هەوە ئارەزووی خۆت بووی. بۆیە دوای ساڵانێکی زۆر ئەمە هەر لە دنیا عقوبەکەی وەرەگریتەوە. بۆیە تۆ زۆر گرنگە کە ئەڕێ بە دڵێکی واوە بڕۆی کا لەوێ فێر ببی. تۆ دایکەدە هەموو خزمەتەکان ئەگەر ڕۆژتی لەوێ فێرەبی، ئەمە بە دڵنیایی کەسایەتی تۆ بەهێزەکە. شتێکی تر تۆ هەر لە ئێستەوە هەوڵ بە خۆت پێ بگەێنی. 4 ساڵ فرسەتی باشە لە بەردەسایە خۆت پێ بگەێنی. وەکوتم نمرەکانت بەرز بێ،
فێری نزی ببی، فێری یەک دوو پرۆگرامی باش ببی لە کۆمپیوتەرە و هەوڵ دەی ئەمانە زۆر بە ئاسانی زانیاریان لەسەر هەیە لە زۆر شوێن، هەر لە ڕێی کۆمپیوتەر و ئینتەرنێتەوە خۆ دەتوانی زۆر شت بڕۆیتە پێشەوە لەگەڵیانە و پارەیەکی کەمیش زۆر جار پرۆگرامێک لەوە ئەچێ بە $100 کۆرسێ $50، یعنی لەوە چی ئاواسێریکی زۆرە، بەڵام ئەمانە ئیستیسمارە، یعنی ئەگەر قەرزیش بکەیت ئەمە وەبەرهێنانە، ئەمە وەبەرهێنانێکی گەورەیە. خەڵک ئەچێ قەرزەکە بۆ زۆر شتێکی چووبوو، سیارەیەک ئەکڕێ ئەچێ قەرزەکە لە کاتێکا سیارەکەش زۆر پێویست نییە، مۆبایلێک ئەکڕێ ئەچێ بە قیستەی کڕێ، بەڵام کێتە سەر عیلم و خۆپێگەیاندن بەلایەوە گرانە و زۆران، لەبەرەوە تۆوا بیر مەکەرەوە 4 ساڵ لە زانکۆی بە فرسەتی بزانە لەوێ خۆت پێ بگەێنە و زۆر شتێک کە تۆ فێری ببی. و شتێکی کەش ئەوەیە، من لەگەڵ ئەوانیم زۆر بە وشکی و بە بێتامیلی بیتە سەر، نا تۆ توانی ڕەفیقایەتی زۆر کەسکەی چێژ وەرگری لەوەی خەڵکی نوێ بناسی و لەو کەسانە بی کە لەگەڵیشان بچی بۆ سەیران، بچی بۆ گەڕان، بچی بۆ هەندێک شوێن، ئەزموونی تازە وەرگری لە ژیانە، بزانی ئەم خەڵکە چۆن دائانیشن، چۆن هەڵسو کەوتەکان، چۆن چێژ وەرەگرن لە ژیانی خۆیان. ئەمە ئاساییە و مافی خۆتە. تەنها شتێک کە پێویستە زۆر بەتوندی بیگری ئەویش ئەوەیە نابێ سنوور ببەزێنی، واتە پاراستنی شخصیەتی خۆت و ئەخلاقی خۆت، ئەمە زۆر زۆر گرنگە. پێویست ناکە لەبەر خۆشیەکی کاتی تۆ شخصیەتی خۆت بشکێنی، کە چەندەها نەفەر لە زانکۆ نەک لە کوردستان تەنانەت لەو شوێنانەشی کە پێچێ وا بزانی زۆر ئازادیە شخصیەتی خۆیانیان شکاندووە بە جۆرێک لە جۆرەکان. جا باسی تەبیعەتمان کرد، تۆ ئەو کەسە مەبە کە چاوت لە خەڵک بێ بزانی ئەم چیەکە ئەو چی ئەڵێ، واتە هەر لە ئێستەوە لای خۆت داینێ کە ئەم شتانە گرنگ نین، ئەمانە کاتین. تۆ ئەگەر عەقڵت لەمە گەورەتر بێ ئەچیتە زانکۆ ئەچیتە داخلی، نابێ بیری لای ئەو ببی بە سانسۆر ڕەفیقەکە و حەزی لە کێیە، کێ پەیوەندی لەگەڵ کێ هەیە، کێ دەوڵەمەندە، کێ فەقیرە، کێ جلی جوانی کڕیوە. زانکۆ پێچێ وەکو گەنج کۆمەڵە گەنجی زۆر کۆەکەیتەوە، ئەم جۆرە شتانی تێ بکەوێ، بەڵام تۆ لەو جۆرە کەسانە مەبە ئەمانە گرنگەکانی ژیانە بێت. ئەمانە شتانێکی تافهن، شتانێکن کە کاتگرن، هەر لە خۆیانەوە یەن و ئەڕۆن. تۆ هەوڵ بە زۆر گەورەتر لەوە بیر بکەرەوە. تۆ هەوڵ بە پێشانگایەکی کتێبە کرێتەوە بۆی بچیت. تۆ هەوڵ بە کتێبێک زیاتر بخوێنەرەوە، محازەرەیە زیاتر گوێ بگرە، چونکە تۆ حتا زووتر عەقڵی خۆ پێ بگەیەنی، ئیتارە فکریەکەت فراوانتر بێن، زووتر لە شتەکان تێگی. جا بەڕێزان، زۆر بە کورتی باس لە لێهاتووی ئەکادیمیەکانەکەم کە ئەمانە گرنگن. بۆ نمونە پرۆبلم سۆڵڤینگ، چارەسەری گرفت. بۆ نمونە با مۆزوعێکی فکری بێ، مۆزوعێکی بیرکاریانە بێ، مۆزوعێکی واقعی بێ، ئەبێ ئەم توانایە لە خۆتا باشکەی، چۆن گرفتێکی علمی بیری لێکەیتەوە حەلیەک. و شتێکی تر، عەلاقاتی بەهێز، عەلاقاتی کاریگەر. عەلاقات هەر ئەوە نییە تۆ قۆڵپێ بە قۆڵ ڕەفیقێکتان، مەبەستمان ئەوە نییە لایەنە ئەکادیمیەکی، چۆن بە نووسین، چۆن بە خوێندنەوە، چۆن بە دەربڕین، تۆ چۆن بە توانای باشکردنی توانای گوێگرتنت، پرسیارکردن و وەرگرتنی وەڵامت، تۆ بەمانە خۆت پێگەێنی. وهروەها توانستی ئینگلیزیڵێن بی کریتیڤ، چۆن بی داهێنەر بی، ئینۆڤیتیڤ، ناگەر بی. ئەمانە کۆمەڵێ لێهاتووی گرنگن کە من ئێستا قوڵایی ئەم لێهاتووی ئەکادیمیانە ئاماژە پێکەم. یەکێک لە هەرە گرنگترین لێهاتووی ئەکادیمیەکان توانای نووسینە. زۆر گەنجمان هەیە، بیرکردنەوەی جوانی هەیە، فکری جوانی هەیە، لە کتێبی خوێندوێتەوە مۆزوع ئەزانێ، بەس توانای نووسینی خراپە، بۆیە ئەم کەسە بە کەڵکی دنیای ئەکادیمی نایە. ئەبێ چی بکەی؟ ئەبێ
گرنگی پێبەی بزانی مەقالەیەک چۆن ئەنووسرێ، راپۆرتێک چۆن ئەنووسرێ، کتێبێک چۆن ئەنووسرێ و ئەمە ساڵ بە ساڵ گرنگی پێبەی تا لە مەرحەلە چوارە گرنگەکەی دەرەکەوێت، لە ماستەر زیاتر دەرەکەوێت و دکتۆرا زیاتر دەرەکەوێت سبەی کاتێک بووی بە کەسێکی چالاک و سەر و ڕۆشنبیر ئینجا ئەزانی کە چەند گرنگ. کەواتە ئەکادمیک ڕایتین ئەمە مۆزوعێکی علمی گرنگە، تۆ پێویست ناکە مامۆستا لە مەرحەلەیەکەوە پێت بڵێ، تۆ ئەبێ خۆت گرنگی بەی بەوەی زۆرترین مەقالە، کتێب، بەحث ئەمانە بخوێنیتەوە و هەوڵ بی بزانی چۆن نووسراون و تۆ چۆن شتێک بنووسیت. شتێکی تر پرزنتیشن سکیل، لێهاتوویی دەربڕین. ئەڵێ پرزنتیشنمان هەیە تر زۆر بە سادەیە، ئەچێتە بەردەم مەنەسەکە و ئێوە قسە بکە ئینجا لەوێ عارەقەکە خەجاڵەتە بێ قسەی بۆ نایشتی لە بیرەچێتەوە. ئەمە زۆر گرنگە لە ئێستاوە تۆ گرنگی پێبی چۆن تۆ ئەتوانی بچیتە بەردەم خەڵک و قسە بکەیت. تۆ با عیلمی دنیا تێبێ، خەڵکانێکن عیلمێکی زۆریان پێەیە بەڵام توانای دەربڕینیان لاوازە، بۆیە خەڵک زۆری سپادیان لێ ناکات. دنیای ئەکادمی پێویستی بەوەیە کە تۆ توانای دەربڕینت باش بێ، چۆن محازەرەیەگەی، چۆن وەرشۆپێک ئەبەی بەڕێوە، چۆن کۆنفرانسێک ئەبەی بەڕێوە، چۆن سیمینارێک فستیڤاڵێک ئەبەی بەڕێوە، چۆن بتوانیت قسە بکەی بۆ خەڵک. ئەمە لێهاتوویەکی ئەکادمیە و تۆ پێویستە تەمرین لەسەرکەی بچۆ لەبەر ئاوێنە تەمرین کە. ئێستا کۆرس هەیە، دەورات هەیە، محازەرە هەیە، کتێبێ باز لەوەکە تۆ چۆن دوانای دەربڕین و قسەکردنت باشەکەی. سبەی تۆ زانکۆ تەواوەکەی، سەدان نەفەر زانکۆیان تەواو کردو، ئێستاش ناتوانن لە مەجلیسا یەک قسە بکەن، ئێستاش ناتوانە هەموو عیلمێ پێیانە دوو دێڕی لەسەر بڵێن. ئەمە کەواتە یەکێک لە پایە گرنگەکانی لێهاتووی ئەکادمیەکانی لاوازەکە پرزنتیشن سکیلە و تۆ هەوڵ بە لە مەرحەلەیەکەوە گرنگی بە ئەکادمیک ڕایتین بە و بە پرزنتیشن سکیل. ئەمە دوو شتی گرنگ. سێهەم شت ڕێفرنسین. ئینسان لە خۆیەوە قسە نەکە، کە تۆ گوێگری لە خەڵک ئەزانی کێ لە خۆیەوە قسەکە، ئەزانی کێ خوێندوێتەوە، ئەزانی کێ ڕەیەکی هەیە، ئەم ڕەیەی بنەمای علمی هەیە یانێتی. کەواتە تۆ پێویستە ئەمانەتی علمی بپارێزی بە درێژایی خوێندن و ڕەی خەڵک نەکەی بەهی خۆت، زۆر بە جوانی بتوانی لە نووسینەکان تا ئاماژەی پێبی و ئەگەر لەسەر بابەتێکی زانستیش سیمینارێکت پێشکەش کرد بتوانی ئاماژە بی بەوەی کە کێ لە چ کتێبێکە وا ئەڵێ، کێ لە چ توێژینەوەیەکە وا ئەڵێ. خاڵێکی تر ریسێرچ، توێژینەوە. ئامانجی دنیای ئەکادمی توێژینەوەی. ئێمە بۆچی وڵاتانێکی دواکەوتون؟ چونکە توێژینەوە بەهای نییە. یەکێک لە هەرە گرنگترین پایە ئەکادمیەکان و لێهاتووی ئەکادمیەکان مەسەلەی ریسێرچ. ئەمە خەڵکانێکمان هەیە کە پێچی ئاستی ئەکادمی زۆریشیان بڕی بێ، بەڵام خەلەلی گەورەیان هەیە لە بواری ریسێرچ، لە بواری توێژینەوە. تۆ لە سەرەتاوە ئەتوانی بیر لەوە بکەیتەوە کە توێژینەوە چۆن ئەکرێ، چۆن تۆ جۆرەکانی توێژینەوە چین و تۆ چۆن ئەتوانی توێژینەوەیەک بکەی ئەنجامێکی زانستی بەدەستبێنی، سبەی مەقالەیەکی لەسەر بنووسی، سیمینارێکی لەسەر بگری و شتەکە زۆر قورس نییە، بەڵام تۆ پێویستت بە شارەزاییە. بۆ نمونە تۆ ئەچی مقابلەی 50 کەسەکەی ئەماکەی بە مەقالەیەکێکی بە راپۆرتێ، تۆ ئەچی بۆ نمونە کوێستشنەری فۆرم بڵاوەکەیتەوە وەڵام وەرەگری. تۆ ئەگەر ئەمە وەکو هیوایەت بکەی مامۆستایانی زانکۆ زۆر بە ئاسانی ئەتوان ڕێنمایی بکەن و زۆریشیان پێیان خۆشەکە تۆ لە بوارەکەی کە هیوایەتی ئەوانە حەزی ئەوانە تۆ بچی ئەوە بکەیت. ڕاستە ئەمە پێچێ بڵێ اینجا ئەمە کێی خوێنێتەوە یا کێ بەلایە گرنگە، تۆ هەموو شتێکو قادرمە وایە، تۆ پێویستە قادرمە بە قادرمە بچیتە سەرەوە. تۆ ئەگەر نەتوانی قەدری عیلم بزانی و بەرهەمهێنانی زانست و زانیاریەکی نوێ بە گرنگ بزانی، ئیتر تۆ ئیشت چییە لەوێ؟ من ساڵانێکی زۆر لەمە و پێش هاتم دیراسەیەکم کرد لەسەر خوێندنەوە، زۆر ئەڵێ قەپێکی گەورە من هاتم 1000 فۆرمم بڵاو کردەوە و هەندێک لەو خوێندکارە ئازیزانی کە دەرچووی کۆمەڵناسی بوون و توێژەر بوون لەوێ تەلەبە بوون لای من دەوراتیانە خوێن، هاوکاریان کردم، هەموو داتاکانمان وەرگرت. یعنی من ئەزمونێکم هەبوو لەسەرەوە لەگەڵ ڕێکخراوەکانە ئیشمە کرد، فێری ئەوە بووم کە چۆن مقابەلەی خەڵکی، چۆن کوێستشنەری وەربگری.
بۆیە تۆ وەکو خوێندکارێکی زانکۆ ئەبێ بزانی ئەمە بابەتێکی گرنگە سبەیەتەوە ڕێگا چکە دنیا هەر ئەو 2 ساڵەیە ئەو 4 ساڵە نییە پێچێ ڕۆژێک تۆ بۆت هەڵکەوێ بچی ماستەر بخوێنی دکتۆرا بخوێنی جا ئەمەش بابەتێکی گرنگ و ئێستاکە لەناو ئەم لێهاتوویە ئەکادیمیانە یەکێک لە هەرە ئاڵۆزترینەکانیان کریتیکەڵە کریتیکەڵ تینکینگ بیرکردنەوەی ڕەخنەگرانە زۆر گرنگە کە تۆ ئیتر ئەو بەرگە داکەنی هەرچیان وت بڵێ ئەشۆمبی لاوایە تۆ پێویستە خۆت بڕۆی بزانی بەڵگەکان چین کاتێک گەوتری ئەم شتەوایە بەڵگەکەی چییە و تۆ بچی ڕەخنەگرانە تەنانەت تۆ توانین دووشت جیاکەیتەوە باوەڕ و جۆری بیرکردنەوەی کەسایەتی خۆت جیاکەیتەوە لەوەی کاتێک گەڕێی بە دوای بابەتێکی زانستیە وەبیت ڕەخنەگرانە تەنانەت بە نابێبی لە قازانج و زەرەری خۆت بکەیتەوە ئەبێ بیر لەوە بکەیتەوە ئایا بەڕاستی ئەم شتە بەڵگەکانی کامانن ئەمە واکە ئیتاڕە فکرەکەی تۆ فراوان ببێ سبەی لەو مەحزەلەیە تێ بگەی کا مناقەشەی بینی ئەنواعی گروپ هەیە تۆ ئەگەر بە ئیتارێکی فکری فراوانەوە بیت ئەو کاتە زۆر شتت بۆ دەرەکەوێت زۆر شتت بۆ ڕاستە بێتەوە و پێویستە بۆ ئیتارە فکرەوە لە دنیا بڕوانی ئەگەر نا تۆ ئەبی بەیەکێک لە هەڵخەڵەتێنراوەکان و باوەڕ بە هەندێک کەسێکی دوای ساڵانێکی زۆر دەزانی کە تۆ هەڵە بوویت بۆی هەر لە سەرەتاوە نەخۆش باوەڕ بە نە ئینکار بە نە کاتێکە ڕێیەکە پیاڵن یەکسە بڵێ وانە لەبەری لەگەڵ باگراوندی تۆ ناگونجێ یان کە لەگەڵ گونجایەک سە بڵێ ئاشۆمبی لاوایە نەخێر تۆ پێویستە هەموو ڕێیە وەرگری گیری لێ بکەیتەوە و لەسەر بنەمایەکی زانستی ئەمە قبول بکەیت بەڕێزان ئامانجی من لەم لایڤە ئەوە بوو بیرتان بخەمەوە کە ئەمانە هەموو سکیڵی ئەکادمی لێرە جیاوازیەک هەیە لە نێوان خوێندنی وڵاتانی ئێمە لەگەڵ ڕۆژاوا یا تەنانەت لەگەڵ ڕۆژهەڵاتی دوور بۆ نمونە لەگەڵ چین و کۆریا لەگەڵ ئەوانی لەگەڵ یابان لەگەڵ ئەوانش جیاوازین لەگەڵ ئەوروپاش جیاوازین ئەوەی کە بەردەوام ئەو وترێ شتەکانی ئێمە خراپە و ئەمەش ڕاست نییە واتە من ئەتوانم دڵنیاتان کەم زۆر جار پرۆگرامی زانکۆکە هیچ عیبێکی نییە مامۆستاکەش کە دەرسەڵێتەوە پێچە هیچ عیبێکی نەبێت تۆ ئەبێ عیبەکە لە خۆتان بگەڕێت واتە مامۆستا دەرسیکی ئەڵێ مامۆستایە تەبیعەتی خۆش نییە دەرسی ناخۆشە ئاساییە یعنی تۆ ئەتەوێ ئایا هەموو کەسێ بە دڵی تۆ دەرس بڵێتەوە ئەمە تۆ داواکارێکە و نامەعقولە ئەکرێت دەرسێک مامۆستاکە بە دڵی تۆ نەبێت بۆیە تۆ خۆت ئیشت چییە ئەی تۆ نابێ بڕۆی سێرچکەی کەسانێک هەن لە بوارێکی ئەکادیمی لە زانکۆش نایان خوێندووە بەس بە هیوایەتی خۆیان مطالعەیان کردووە فقط مامۆستاکەی تۆ لە زانکۆش دەزانێت ئەی تۆ خوێندکارێکی بۆ نەچی بخوێنیتەوە بۆ نەچی گوێ بگری بۆ نەچی شارەزاییکی باش پیاکەی لەبەرەوە هەرگیز مەڵێ دەرسی فڵان کەس ناخۆشە ئیتر نەچیتە دەرسەکانی ئەمە هەڵەیەکی زۆر کوشندەیە جاری وا هەیە قسەیەکی ئەو مامۆسایە زۆر لە مێشکی تۆ ئامێنێتەوە یعنی جاری وا هەیە لە محازەرەیەکە جاری وایە وەڵامی پرسیارێکت کە دوایی زانکۆ تەواو بوو ئەزانی ئەو مامۆستایە تۆ بە ئیهمال دەزانی ئەو مامۆستایی تۆ واتەزانی شت نازانێ ئەو مامۆستایی بە دڵی تۆ دەرسی ناوتەوە دوایی بۆ دەرەکەوێت لەوە چێ زۆر دڵسۆز بوو بێ زۆریش عالم بوو بێ جاری وا هەیە عالمەکان ئەوانەی کە زۆر عالمن جاری وا هەیە طریقەی دەرسکردنەوەیان خۆش نییە تۆ ئەبێ ئەوەندە زیرەک بی جیاوازی ڕێی عالمێ بکەی لەگەڵ تەنها مامۆستایەک یعنی من چ لە زانکۆ چ لە ماستەر بە تایبەتی لە ماستەر زۆر هەستم بەوە کرد یعنی ئێمە گروپێکی ئینتەرنەشناڵ بووین بەڕاستی هەر تەلەبەیەک دوو تەلەبە خەڵکی وڵاتێک سین فەڕەنسا ئەڵمانیا پۆڵەندا ئۆکرانیا خەڵکی لای ئێمە خەڵکێکی زۆر لەو گروپا بوو ئەم بینین یا مەسەرەن بۆ ئەکسچێنج ستودنتەکانە هاتن لەو زۆربەی وڵاتانی جیاواز و جاری وا لە کۆرسێکا بەیەکەوە بووین ئەم بینی کەم تەلەبە هەیە عەقڵی بەوە بشکێ ئەم نەفەرە عالمە بۆ نمونە مامۆستامان هەبوو ڕیسێرچی ئەوتەوە یام
سیل مانجمنتیەوتەوە زۆر عالم بوو بەڵام ئوسلوبی دەرزبوونەوە هیچ خۆش نەبوو بەڵام جیاوازی من و ئەوانی تر ئەوە بوو ئەوان گەنج بوون زۆرێکیان خۆش نەبووە ئیتر ناهاتنە ژوورەوە منیش لە دەرسەکەی ئەوە ئەچووم لە پێشەوە دانیشت ئەو مامۆستایە لەگەڵەوەی دەرزبوونەوەی زۆر ناخۆش بوو بەڵام من زۆر ئیسپادەم لێ کرد چونکە ئەمزانی ئەم نەفەرە دەرزبوونەوەی ناخۆشە بەڵام پیاوە عالمە ئەم پیاوە خەبیرە ئەم پیاوە زۆر شارەزایە من لەوە ئەچێت لە قسەیەکی ئیسپادە بکەم کە جاری وا هەیە قسەیەک لە مامۆستایە بیسی پرۆفیسۆرێکمان هەبوو ئەیوێت لە خاڵە گوگڵ ئەم قسەیتیانە واتە ئەوەندە خەبیر بوو جاری وا بیردۆزەکەی خۆی بوو فکرەکەی خۆی بوو ئەیوت ئەمە لە ئەنکە گوگڵیش بگەڕێتیانە واتە ئەم ڕێی من بڕۆی لە گوگڵ سێرچکەتیانە ڕاستیە کرد بۆ چونکە ئەم پیاوە پرۆفیسۆرە ئەمە اختصاصی خۆیەتی 20 ساڵە خەریکی شتێکە لە بەحسا نووسێتی بەحسێکی علمی یا لە کتێبەکان نووسیوێتی ئەمڕۆ لە گوگڵ بڕۆی سێرچکەی دەستە ناکەوێت بەڵام تۆ ئەگەر گوێگرێکی باش نەبی ناتوانێت ئیسپادە بکەیت بۆیە هەر لە سەرەتاوە بڕیار بە تۆ ئەهلی عیلم بیت ئەهلی مطالعە بی ئەهلی گوێگرتن بیت و نومرەکانی شت باش بێت ئەمەش پەیوەندی بەوە هەیە تۆ نیزامەکەی لای ئێمە زۆر گرنگی بەیادگایە واتە نیزامی خوێندنی وڵاتانی ئێمە زۆر پەیوەندی بەوە هەیە کە تۆ یادگەت باش بێت من بە شێوەیەکی کورت و مختصر شتێکە پێ بڵم کە ئیسپادی لێ بکەی ئەوەیە هەوڵ بە یادگەی خۆت باشکەی بەوەی کە ئیتر ئایا بەشداری دەورەکەی کتێبی لەسەر خوێنیتەوە لەسەر خۆت تەجروبە پەیاەکەی یا تەکنیکێکە پێڵەن تۆژەتی و تەکنیکە جێبەجێ هەر چۆنێکت کردووە یادگەی خۆت باشکە گوێگرێکی باش بە تێبینی فێری تێبینی نووسین ببە وەلەو بوارە بخوێنەرەوە من ڕێگایەکی باش پێڵم بۆ ئاستی تێگەشتنیش بە مرتاحی مطالعە بکە واتە بوارێک هەیە زۆر گرنگە بڕۆ کتێبێکی لەسەر بخوێنەرەوە لە هەر شوێنێک گەشتی بەشتی ئاڵۆز و قرس کتێبەکە دامەنێ ئەو دوو لاپەڕێ بەسەری بخوێنە بچۆ بەسەریە کێشەنیە با لەوە تێنەگەی واتە کتێبێکە خوێنیتەوە باسی دە بابەتە بۆ نمونە دە تۆپیکی تایە تۆ با پێنجیان تێنەگەی کێشەنیە بڕۆ بەسەریە کتێبی دووەم کە خوێنیتەوە هەر لەو بوارە یەکێ لەو تۆپیکانی کە لەولا تۆ هیچی لە تێنەگەشتی زۆر خۆش بوو تەنها چووی بەسەریە یان مێشکت ئامادە ئەبێ لە کتێبی دووەمە لێی تێگی یان ئەوە تا کتێبی دووەم هەمان مۆزوعەکە باسی کردو بە ئوسلوبێکی تر باسی کردووە بەو شێوازە باسی کردو کە لەگەڵ مێشکی تۆ گونجێ و تۆ ئەم جاریان مێشکت وەریەگرێ ئەمە فکرێکی زۆر باشە ئەوانەی کە زۆر مطالعەکەن واشت فێرە بن خۆ مەرج نییە هەر کتێبێ بخوێنیتەوە تۆ هەمووی لێ تێبگەیت و هەمووی خەزم بکەیت نەخێر کتێبێکە خوێنیتەوە سێ بابەتی تیا بۆ تۆ قورسە لەم مستەوایی توان قورسە تۆ لەم سێ بابەتە ئێستا تێناگەی هیچ خۆ ناڕەحەت مەکە بڕۆ بەسەریە لە کتێبی دووەمە پێ ئەچێ ئەو بابەتانە دووبارە بنەوە یا بە ئوسلوبێکی تر یا تۆ ئاستە بەرز بووەتەوە تێگەی لە کتێبی دووەم نا لە سێم لە چوارەم بۆیە تۆ پێویستە ئەهلی مطالعە بی بەڕاستی کەسێک کە خوێندکاری زانکۆیە کتێبی زۆری نەخوێندوێتەوە یان زانکۆ تەواوەکە کتێبی زۆری نەخوێندوێتەوە بەڕاستی شەهادەیەکی بەدەستهێناوە بەڕای من بە کەڵکی هیچ نایەت نە بە کەڵکیەوەی سبەی ئیشێکی بیتە دەست ئەم کەسە نە بە کەڵکیەوەیە تۆ سبەی هەلێکی بۆ بڕەخسێنی بڕا بخوێنێت کە هەشمانە یعنی داماوی وا هەیە کە دوو کتێبیشتی نەخوێندوێتەوە لەوەسێ تا دکتۆراش ڕۆشتبێ ئەم جۆرە مرۆڤانەش هەن یعنی هیچ ئاستێکی ئەکادمی علمی نییە بەڵام ئیتر بۆی هەڵکەوتووە تۆ مەرج نییە لەم جۆرە کەسانەوی بۆت هەڵکەوێت و ئەگەر بۆشە هەڵکەوێ هەر بارە بەڕێزان بڕوانامە بارە واتە دیبلۆم بەدەستێنی ئەبێ لەو بارەشە شارەزابی کەسێک گەڵێ من دیبلۆم لە ئایتی هێناوە بەڵام کۆمپیوتەرەکە خراپێتە دەستی لێ نازانێ پرۆگرامێک نازانێ ئینستۆڵ بکات ئەمە کارەساتە نابێت کەسێک گەڵێ من پەیمانگام تەواو بەشی ئینگلیزی ئەی تۆ نابێت بتوانی کتێبە بخوێنیتەوە بە ئینگلیزی ئەی تۆ نابێت بتوانی بۆ نمونە شتێ بنووسی بە ئینگلیزی تۆ هەر ئەوەی کە
ئەو بڕوانامە و بەدەستێناوە دڵنیا بە بارێکە خستۆتە سەرشانی خۆت ئەبێ ئەدای بکەی واتە ئەبێ بەشی ئەوە شارەزا بیت کە تۆ دبلۆمت هەیە جا ئەیوەرە بۆ بەکالۆریۆس ئەیوەرە بۆ ماستەر ئەیوەرە بۆ دکتۆرا کەواتە شەهادە بارە بەڕێزە ئەم بارە ئەبێت تۆ سووکیگەی لەسەر خۆت بەچی سووکە بێت بەوەی کە لەو بوارە عیلمت بێت لەو بوارە بخوێنیتەوە گوێ بگری شارەزایی هەبێ مطالعەی خارجی دەبێت جا ئێستا کورتەی قسەکانم ئەوەیە زۆر بەجددی بەرنامە دابنێ ئەگەر ئەم 12 ساڵە کەسێکی دوور بووی لە عیلم و سەقافەت و کتێب خوێندنەوە و تێگەشتن و فێربوون ئەوە خۆی گەورە فرسەتێکی بۆ تۆ ڕەخساندووە یا لە پەیمانگا وەرگیراوی 2 ساڵە ئێستا قسەی تایبەتم هەیە بۆ پەیمانگا یان لە زانکۆوە گیراوی 4 ساڵە ئیتر هەر بەشێکە بێ بۆ نمونە 4 ساڵی بیرکاری وەرگیراوی بەڕێزان تۆ گوناحە لە مەرحەلە 4 بزانی بیرکاری گرنگە ئەمە ئاست نزمیە تۆ زۆر کارەساتە لە مەرحەلە 4 بزانی ئەم بەشەی تۆ وەرگیراوی گرنگە زۆربەی خوێندکاری زانکۆ لە مەرحەلە 4 ئازانێت بۆ چونکە ئەوانی تر هەموو بە مقدمەیان تا مەرحەلە 4 لە مەرحەلە 4 ئاچێتە ناو ئەسلی مەوزوعەکە و ئیتر خەفەتە خوان 3 ساڵی بەزایە ڕۆشتووە تازە فریان ناکێت بۆیە من ئەمڕۆ پێتەڵێم دڵنیابە هیچ بەشێنیە گرنگ نەبێت بۆ قسانەش مەخەڵەتێ ئەگەر بەشەکەت بۆ ئایندەت بە گونجاوی نازانی دایە بەزێنی بۆ شوێنێکی تر بڕۆ ڕاوێشکە فرسەتێک لە بەردەمای ڕاوێشکە و دای بەزێنە من باسی ئەویان ناکەم بەڵام کەیتر دەستی کرد بە خوێندن دڵنیابە لە ئاستە نزمەکە ئەم شتە خراپە بۆ نمونە ئەگەر بیرکاری تەنها لەو ئاستا بزانی زانکۆ تەواوکەی بە سادەیی منیشەڵم خراپ ئەگەر تۆ بووی بەو کەسەی کە سبەی لە بواری بیرکاریە کتێب بنووسی ئەگەر بووی بۆ کەسێک کە سبەی زۆر پسپۆر بووی لە بیرکاریە سبەی لەسەر بیرکاری دەولاتی وتەوە کتێب نووسی مەقالەت نووسی شتی تازە و کەشف کرد گرنگە یا گرنگ نییە بە دڵنیایی گرنگە هەموو کوردێک شانازی بە ئەو زانا کوردەوە کرد کە پێڵێن بیرکار بۆ لەبەرەوەی ئەمە لە ئاستە نزمەکان نییە لە ئاستە بەرزەکە بۆیە هەموو شتێک وایە تۆ تا ئاستە بەرزەکە بڕۆ زۆر زۆر گرنگە و بۆ ئەمەش خۆت مەخەڵەتێنە چاوەڕێی ئەوە مەبە شتێک لە خۆتەوە بۆ هەڵکەوێ ئەبێ لەسەر پێی خۆت بوەستی و خۆت مطالعە بکەی باشترین شت ئەوەیە کە ئینگلیزیەکەی خۆت باش بکەی تەنانەت ئەگەر لە شەریعە وەرگیراوی من خوێندکارم هەبوو دەرچووی شەریعە ماستەری بە ئینگلیزی خوێندووە نزیکەی 150 سەعات هاتوو بۆ لای من خۆی فێری ئینگلیزی کرد زانکۆکەشی تەواو کرد چوو بۆ ماستەر لە وڵاتێکی پێشکەوتوو ماستەرەکەشی بە زمانی ئینگلیزی خوێند هەزار جار ئافرین کەواتە تۆ ئەگەر لە بەشی شەریعە وەرگیراوی یا لە بەشی کوردی وەرگیراوی بە قەناعەتی من ئەبێت تۆ هەوڵ بەی فێری ئینگلیزی ببی چونکە ئەمڕۆ سەرچاوەی عیلم لە دنیا بە ئینگلیزیە و هەوڵ بە ئامۆژگاریی ترم زۆر گرنگ زۆر گرنگە تۆ ئەم قسەی منە لەبیر نەچێتەوە هەتا زوو بچیتە ناو دنیای ئەلکترۆنیا قازانست واتە هەر ئێستا لاپتۆپێکی شەق و شەڕێ هەیە قەدری بزانە وەرە بەرنامەی تایپ دابەزێنە تەمرین کە خۆشە ئەمە یاریە خۆت فێرکە بەبێ تەماشاکردنی کیبۆرد بنووسیت ئەمە لەبیری نەچێ سکیڵێکی زۆر گرنگە بەبێ ئەوەی تەماشای کیبۆردەکە بکەی بنووسیت بەرنامەیەکە لەسەر تایپ خۆی ڕایی بەرە فایلێکی وەرد بکەرەوە هەر بنووسە تا ڕایت بە شێوەیەکی ئەکادمی علمی لە گوگڵ یا لە یوتیوب سێرچێکی بۆ بکە بەرنامە دابەزێنە خۆت فێرکە تایپ بکەی بەبێ تەماشاکردن ئەمە زۆر گرنگە وە خۆت فێرکە تێبینیەکان و بیرۆکەکانت لە لاپتۆپەکە تا بنووسیت زۆر کەس بێزارە لەمە بەڵام ئەمە نیشانی دواکەوتوویمانە هەوڵ بە هەر لە سەرەتاوە وۆرد بە باشی بزانی هەوڵ بە هەر لە سەرەتاوە پاوەرپۆینت بە باشی بزانی هەوڵ بە هەر لە سەرەتاوە لاپتۆپەکەت تێبینی تیا بنووسیت لەسەر لاپتۆپەکە و بزانی سعی بکەیت
بتوانی هەر لە سەرەتاوە ئیسفادە لە مۆبایلەکەت بکەیت. من چەنەها کتێبم لە مۆبایلەکەم یان لە لاپتۆپەکەما خوێندۆتەوە و چەنەها ئیمتیحانیش لە مۆبایلەکەم یان لە کۆمپیوتەرەکەم ئاساین کردووە. تۆ پێویست ناکات تۆ ئەڵەی چی ئەڵەی من تەلەبەم پارەم نییە پارەت نییە ئەمڕۆ ئاسانکاری هەیە لاپتۆپێکی شەق و شڕە هەیە دەی قەدری بزانە و پێویست ناکات تۆ مەلزەمە ئیسنساخکرد هیچ پێویستت بە مەلزەمە ئیسنساخکردن نییە. ئەوە ئێستا پێتان ئەڵێم لە ڕسمی مەلزەمەکە بگرە لە مۆبایلەکە تا سعی بکە ئەگەر بۆ چاوت خراپ نییە باسی ئەوە ناکە. ئەگەر مەلزەمەکە دوور و درێژە ئەگەر کتێبەکە دوور و درێژە پیدیەفەکەی پیاکە و تۆ هەوڵ بە ئەمە بکە دەفتەر دانێ تێبینیەکانە بنووسە پرسیار و وەڵام بنووسە لەسەر فلاشکات لە یان لە دەفتەر یا لەسەر کات شتەکانە بنووسە و لەبەریکە هەوڵ بە کات مەکوژە بڕۆی بۆ ئیسنساخ و مەلزەمە ئیسنساخ بکەیت و پارەی پێبیت و ئەمانە هیچ پێویست ناکە. مۆبایلی ئێستەی زۆربەتان ئەتوانی کتێبی کا بخوێنیتەوە و ئەتوانین ڕسمی شتێکی لێ بگری. اینجا مەرجێت تۆ چاو ببڕیتەوە دێڕێک دەجار بیخوێنیتەوە دێڕەکە لەسەر مۆبایلەکەتە خوێنیتەوە بەس دوایی لە مێش تا بەبیریکەوێتەوە واتە زۆربەی ئیشەکە لەسەر زێنی خۆت بیکەیت. ئەمە لێ هاتوویەکی گرنگە. هیوادارم بابەتەکەی ئەم شەوم جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز بێ پێچێ پرسیار و شتیشتان نووسی بێ بەڵام بەڕێزێک ئەڵێ گرنگەوەی بزانی مۆزوعەکە پارەیە ئاخر پارە بەڕێزان کاک محەممەد کووردا بەڵێ بەڕێزەکەم پارە زۆر زۆر گرنگە. تۆ ئەچی بۆ زانکۆ ئەخوێنی ئەگەر ئینگلیزی نەزانی ئەگەر کۆمپیوتەر نەزانی سبەی کێ تۆی ئەوێ ئیشی بۆ بکەیت ئەگەر تەنها زانکۆیەک تەواوکەی بە سادەی. بۆیە من ئەڵێم تۆ پێویستە ئەم لێ هاتوویانە لە خۆتا دروستکەی چونکە ئەڵێم یا ئەبێ بە دوای هەلیکارا بگەڕێی یا ئەبێ بخوێنی دوایی. جا بەڕاستی بەس بڕۆی زانکۆ بخوێنیت و هیچ لێ هاتوویەکانە باش نەکەی بە قەنەعەتی من ئەوە کات کوشتنە. ئەگەر کار و کەسابەتەکە و باشە مەخوێنە ئەوە ڕێی منە. ئەگەر تۆ عیلم بەلاتەوە گرنگ نییە تەنها پارە بەلاتەوە گرنگە ئیشی باشە بۆ هەڵکەوتووە ئیشەکەی خۆت بەجێ مەهێ لە مەچۆ بۆ زانکۆ مەچۆ بۆ پەیمانگە دانیشە ئیشەکەی خۆت پەرە پێ بە و پارەیەکی باش پیاکە. هەر کاتێ پارەیەکی زۆرە هەبوو وەزعی باش بوو خوێندن هەموو دەقەیە دەرگاکەی کراوەیە. ئەوە ڕێی منە واتە ڕێی منیش ئەوەیە کە من باس بۆ ئەو کەسانەکەم کە ئەیانەیە لە دوای تەواوکردنی زانکۆ ئیشیان دەستکەیان بخوێنن. ئەیچینا باس لەوە ناکەم کە ئێستاکە خۆی ئیشوکارێکی باشی هەیە. ئالان عەبدوڵڵا ئەڵێ بێ زەحمەت مامۆستا ئاوا چۆن سعی لە دەرسێکی ئەدەبی بکەم بۆ نمونە ئەدەبی عەرەبی ئەگەر هیچ مانە نەزانی چۆن لەبەرکردنم خێرایی جاری وا هەیە بابەتێکی دوور و درێژ چۆن لەبەری بکەم. ڕاستیەکەی من ئاڵێن یەکەم جار بڕۆ بزانێ یعنی چی لەوە چێ بڵێ ئێمە کاتگرە ئەگەر هەر هین نەبوو تۆ ئەتوانی هەر کەلیمێ بچوێنی بە شتێکی تر و تۆ ئەتوانی هەر زۆر دووبارێکی تۆ شعر. بەڵام من لەگەڵ ئەوانیم تۆ بێ یادگی خۆت باشکی بۆی ئەگەر ویستمانایە لەبەرکی کاتە نەگرێ و بچیتە سەر ئەسڵی مەوزوعەکە واتە یادگەی خۆت باشکە تەمرینێکی زۆر بکە بۆی بە خێرایی وشۆمانەکان لەبەرکەی و تۆ بە قەنەعەتی من ئەگەر یادگەی خۆت باشکە ئەتوانی لە یەک ڕۆژە 100 وشە لەبەرکەی یعنی ئەتوانی بە هەفتەیە بە 10 ڕۆژ ئاستی زمانەکە بگەینیتە ئەوەی کە تووشی ئەو گرفتە نەبیت. بەڵام بە دڵنیاییەوە زۆر وتنەوە و لە خۆپرسینەوە ئەگەر هیچ بابەتێکی یادگەشت نەزانی خەڵکانێک هەن بابەتی عەرەبی زۆریان لەبەر و عەرەبیەکەشیان باش نەبووە کە من ئەوم پێ باش نییە چونکە تۆ لەبەرکردن بەو شێوازە ئێستا وەکوایە من بڕۆم بە ڕووسی شت لەبەرکەم دەی ئیسفادەی چی ئەگەر من لێ تێنەگەم. حەسیبە محەممەد ئەفوان مامۆستا سەرەتا گرنگترین پرۆگرامەکانی کۆمپیوتەر فێربین چین بەڕای جەنابەت. ڕاستیەکەی بەنسبەت پرۆگرامەکانی کۆمپیوتەرەوە مێنێتەوە سەر ئەوەی کە ئایا ئەو پرۆگرامانە شتە ئەساسیەکانن. ئێستا بۆ نمونە ئۆفیس بە شێوەیەکی گشتی زۆر ئەساسیە واتە تۆ زۆر زۆر گرنگە لە وۆرد باشبی لە پاوەرپۆینت باشبی لە ئەکسل و ئەکسس شتێکی لێ بزانێ ئەمانە وەکو گرنگن یعنی بێ هەموو کەسێک ئەمانە بزانێ. بەڵام بەدەر لەمە ئێستاکە کەسانێک هەن لە بواری مۆنتاژە ئەیانەوێ باش بن پرۆگرام هەیە لەو بوارە لە بواری گرافیک دیزاینە پرۆگرام هەیە لەو بوارە بە ئەم هەندێک لە پرۆگرامەکانی
ئەدۆب دیزاین و ئەدۆب فۆتۆشۆپ و هەندێک پرۆگرامی تریش هەن بەڵام تۆ باش وایە لەوە اختصاسەکەی خۆت لە چیەوە نزیکە بۆ نمونە کەسێک کە هەندەسە ئەخوێنێ سبەی یەک دوو پرۆگرام هەن بۆ مهندیسەکان زۆر بەکارهێنن باش وایە هەر لە سەرەتاوە گرنگی بەو پرۆگرامانە بات بەو شێوازە بەڵام ئیتر ئەوەی کە ئەساسیاتە لە کۆمپیوتەرە وەکۆی کە تۆ تایپ بکەی بەبێ ئەوەی تەماشای کیبۆردەکەت بکەی تۆ بزانی چۆن سێرچەکەی لە ئینتەرنێتە ئەمانە شتانێکی گشتین. کاک ئارام محەممەد ئەڵێ پرسیارێکم هەیە بۆ ئەوەی کەسێک ببێتە کەسێکی قسەزان مەرجە کەسێکی کۆمەڵایەتی بێ کەسێکی تێکەڵ بێ نابەرزەکەم مەرج نییە بەڵام ئاسانترە بووی واتە ئەگەر کەسی هەر خۆی کۆمەڵایەتی بێ ئاسانترە بەڵام تۆ ئەگەر کۆمەڵایەتیش نەبی ئەتوانی تەمرینکەی پرزنتیشنە باشکەی و بە تایبەتی لە پێشکەشکردنی بابەتە زانستیەکانە کەسێکی لێ هاتووبی چەندها خەبیر هەن لە عالەمە کە زۆر نائیجتیماعین بەڵام سیمیناری زۆر بە خۆتیشیان هەیە ئەڵێ قوتابیکی تۆمعام حەزی لە بەشەکەی بێ و تااقەتی خوێندنی نەمابێ بەڕێزان تااقەت ئاساییە دووسێ ڕۆژ بێ تااقەتەبی بەڵام پاشان مڕاجعەیەکی ئامانجەکانت بکەرەوە هەوڵ بە سەردانی کۆمەڵە کەسی زیرەک بکە هەوڵ بە خۆت نزیکەرەوە لەو کەسانی کە ئێستاکە پزیشکی لێ هاتوون یا مامۆستای کۆلێژی پزیشکین بەوەی کە یەک دوو جار لە مەجلیسیانە بێ قسەیان لەگەڵا بکەی ئامۆژگاریان لێوەربگری ئەمە بۆ تۆ وزەیەکی زۆر گەورەیە من لە یەک دوو بوارە کەمێک شارەزاییم هەیە کاتێک کە کەسێکە بینم لەو بوارە لەگەڵی دانیشم یا تەلەفۆنێکم یا قسەیەکەم زۆر هەن دەرمە بۆی لەسەری بەردەوام بم بە دڵنیایی کاریگەریە بێت بەڕێزان ببورن کات نەماوە کاگیات مەجید نووسێتی دەستەکانە خۆش بێ دەستی تۆش خۆش بێ زۆر مەمنون کاک ئارام مامۆستا بابەتی وا هەیە دوور و درێژ فلاشکارتی چۆن ئەگەر بابەتێ دوور و درێژ بوو مەرج نییە تو هەمووی فلاشکارتی بۆ بکەیت بۆ نمونە کتێبێک کە تۆ ئەتوانی لە حاشەی کتێبەکە پرسیار بنووسی و وەڵامەکەش لە خودی ئەو لاپەڕەیە بە ماجیکی هایلایتەر دیاری بکەیت ئەوش ڕێگەیەکی ئاسانە بەڵام هەر فلاشکارت باشترە و جاری واژێ ئەکرێ مۆبایلەکەت بەکار بهێنی ڕسمی پارچە زانیاریەکە بکرا و بە شێوازێک پرسیارەکەش لەسەر کاغەزێ بنووسە ڕسمێکی ئەویش بگرە ئیتر بەو شێوازە کە ئەڕۆی پرسیارەکە دەرەکەوێ وەڵامی تۆ ئاوایە بکە نووسینەکەش دەرەکەوێت ئەوەش فکرەیە کە تۆ توانی بەکاری بهێنی مامۆستا من ئەمێ زۆر سپاسدانەکەم سۆما کامیل هەمیشە سەرکەوتوبی زۆر سپاس سۆماخان و نوژدار عشقی جاڵێ مامۆستا بەردەوام بە ڕاستێکی پێم خۆشە ئینشاءالله هەوڵێم کە لە ئایندا کۆمەڵی لایڤی ترم ئەبێت بەڕاستی شێرکردنی بابەتەکان زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی کە هەندان بێ بۆ ئێمە بۆ نمونە من لە چەند بوارێک قسەکەم ئەگەر بابەتێک خەڵک شێریکە بینەری زۆر بێواتە ئەزانم خەڵک گرنگی پێەیە من جاری وا هەیە بابەتێک باسم کردووە زۆر شتی علمی و گرنگی تایە سێرەکەم 200 نەفەر سێری کردووە واتە لە وڵاتی شۆک و کوردستانە کاتێک کە بابەتی علمی باسەکەی 200 نەفەر سێرەکە بەڵام وەرە دانیشە باسی کاتکوشتن و نوکتە و پێکەنین و قسە و زەم و گاڵتە پێکردن و جنێودان و ئەمانە بە هەزاران نەفەر تەماشایەکە واتە ئەو شتە بازاڕی هەیە لەبەرەوە پێویستە ئەوانەی کە پشتگیری بابەتی زانستی ئەکان بە دڵێکی فراوانەوە کێ لە کوردستانە ئامۆژگاریتانەکە شتی زانستیتان فێرەکە شتی باشتان پیاڵە مەرجنی هەر من بم شتەکانیان کۆمنتی بۆ بنووسن شێری بکەن ئەمە هەندانێکە بەڕاستی من خەڵکی زۆر شارەزا ناسم ئەڵە من بڕیارم ماوە ئیتر وازەهێنم پارەشم بنێ لە کوردستان ئامادەنیم کەس فێری هیچ شتێ بکەم چونکە ئەم کۆمەڵگایە نایەوێت ئەمە زۆر جێگەی خەفەتە ئەمە جۆرێکە لە نائومێدکردن پێویستە ئێمە هەر کەسێ لەباری ڕۆشنبیریە ئیشەکە هەمومان هاوکاری بکەین و هانی بین گەنجێک لە بوارێکی ڕۆشنبیریە شتێ بڵاوە کاتەوە کەس دەستخۆشی لێ ناکە کەس سوپاسی ناکە یەکێکم من پێویستم پێی نییە یعنی بڵێم ئەگەر خەڵک دەستخۆشیم لێ نەکە ئیتر نایکەم بەڵام گەنجێک کە تازە دەرەکەوێ بەڵام گەنجێکی تری ڕەفیقی دانیشتووە بۆ کاتکوشتن شتێکی بڵاو کردوێتەوە بە هەزاران نەفەر شێریان کردو کۆمنتیان بۆ نووسی واتە چی واتە تۆ هیچ مەکە بەوی تریش ئەڵێ بەڵێ تۆ بەردەوام ئەمە گرەی زۆرێک لە ڕۆشنبیرەکانی کورد
هیوادارم ئێوە بزانن کە چۆن پشتگیری کەسانێک ئەەکەن کە بابەتەکانیان بەکەڵژێت و جاری وایە تۆ بابەتێکی زانستی شێرەکەی لەوە چێ بۆ خۆت نەبێ بۆ دۆستەکانت بێ بۆ هاوڕەکانە بێ مەرج نییە جاری وایە کەسێک ڕووی نایە بابەتێکی زانستی شێرکە ئەڵێ وازان نایزانم نا ئەوە بیرکردنەوەیکی هەڵەیە ڕێیان فەریق ئەڵێ مامۆستا من ئەمەوێت ماستەر بخوێنم ئێستا مەرحەلە 4 بەڵام دەرەجەی 3 ساڵی پێشووم زۆر نزمە چی بکەم باشە واتە تۆ لە سەدا 40 بۆ ماوەتەوە مەرحەلە 4 لە سەدا 40 لەسەرە بەحسەکەش زۆر گرنگە هێشتا ئەوەی تیاماوە کە تۆ ئەم ساڵ زۆر جددی بی بەڵام بەڕاستی هیوام وایە خودی کۆمنتەکەی تۆ بێ بە دەرز بۆ ئەو خەڵکە کە لە مەرحەلەیەک و دووسەیە زۆر ئیهمالانە ڕەفیقەکانی دایمە لە سەیرانن خەریکی گەڕانن خەریکی کاتکوشتنن خەریکی غەراماتن ئەویش ئیتر لە مادەمەوان گوێنایە منیش گوێنایەمێ دوایی سیرەکەی ئەم کەسێکی جددیە وەکو بەڕێستت دوای ئەزانێ کە بەداخەوە زەرەری کردووە بەڕێزان زۆر سوپاستان دەکەم زۆر مەمنون بۆ کۆمنتەکانتان بەداخەوە فریاناکەوم تەنانەت کۆمنتەکانتان بخوێنمەوە هیوادارم لە لایفی ئایندا بتوانم لە خزمەتتانە بم جا ئێستاکە کۆتایی بە بابەتی ئەم شەوە هێنم هیوای سەرکەوتن و خۆشبەختیان